سڵاو خۆشەویستان، کۆتاییمان هێنا بە کۆرسی پەیوەندی کاریگەر کە لەم ڕاپرسیەدا 274 کەس وەڵامیان یاوەتەوە. ناوی کۆرسەکە پەیوەندی کاریگەر لەگەڵ ناوەڕۆکی یەک دەگرێتەوە؟ لە 100% بەڵێ. پێت وایە ئەم کۆرسە تا چەند گرنگە خەڵکی بەشداری تێدا بکات؟ لە 83 ئەڵێن زۆر گرنگە و لە 11 بە ڕێژەیەکی ئاسایی ئەڵێن گرنگە. ئایا ئەوەی بۆی هاتی دەستت کەوت؟ بەڵێ لە 158 تا ڕادەیەک لە 140. پێت وایە ستافی بەڕێوەبردننی ئەم ئەکادیمیا لە چه هەستێکن؟ لە 193 ئاستێکی بەرز و هەروەها ڕێژەکەی تریش ئاستێکی ئاسایی.